تەوەری دەمی بەرنامەی بەیانی باش کوردستاندا لەگەڵتان بەردەوامین کە بەرگەیەکی چەندی پرسیمان بۆ ئێوە ئامادە کردووە. باز لە هۆکارەکانی دواکەوتنی مناڵبوون دەکەین. تەمەنی گونجاو کامەیە بۆ مناڵبوون؟ دەکرێت تەمەنێکی کەمی هەبێت باز لەو بکات من مناڵم نابێت هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە؟ سیستەمی خۆراک پەیوەندی بە پێشوەختە یاخود دواکەوتنی مناڵبوونەوە هەیە؟ تەمەن تا چەند کاریگەرە؟ ئەمە گفتوگۆی ئەم بابەتەوە و هەروە وردەکاری ئەم بابەتە وەڵامای پرسیارەکانمان وەردەگرین لەلایەن دکتۆرە سومەیە عەتا پسپۆڕی نەخۆشیەکانی ژنان و مناڵبوون. بەخێر بێ دکتۆرە بەیانی باش. باش سپاس. دەستپێک ئەمێ ئەو بپرسم هۆکارەکانی دواکەوتنی مناڵبوون بۆچی دەگەڕێتەوە؟ پێش هەموو شتێک ئەبێ بزانین نەزۆکی چییە؟ نەزۆکی خۆی جوودبوونی دوو کەسە کە نێرە و مێیە بۆ ماوەی ساڵێک کە بە جوودبوونی ڕێکوپێک واتە بەلایانی کەمەوە ڕۆژ ناڕۆژ بێ بۆ ماوەی ساڵێک لە پەیوەندی بە ڕێکوپێکی ئەگەر مناڵ نەبووتیایە ئەوە ئێمە پێڵێن نەزۆکی. هۆکارەکانی نەزۆکی زۆرن لە ئەسڵی با بڵێن ئێستا لە نەخۆشیە باوەکانی ئەم سەردەمەی ئێمە تەکەیوسە. تەکەیوس تێکچوونی مەجموعەیەکی لە هۆرمۆناتە لە لەشا ڕوئەیە کە پەیوەندی هەیە بە غودەی نوخامیەوە لە مێشکەوە، هەروەها تەسیراتی هێلکەدان، هەروەها تەسیراتی با بڵێن غودەی بنکریاس کە ڕێژەی ئینسۆلینی دەرەکی تایە غێر طبیعیە، یعنی حاڵەتێکی سروشتی نییە، ناچاریان خێنە سەر عیلاجێکی تایبەت بۆ ئەو حاڵەتانە. یان لە ئەسڵی 100 ژن باوا بڵێن یان ئەسڵی ئەتوانین بڵێن 100 کچ 45 لە 100یان حاڵەتی تەکەیوسیان هەیە، یعنی بزانە ڕێژەکە چەند زۆرە. بەڵام بۆ حاڵەتی نەزۆکی خۆی لە سا 10 بۆ 15 هەمانە. 10 بۆ 15 مەبەستمان ئیستێژ زیای کردووە، ڕێژەکە زۆر زۆر زیایشی کردووە. اینجا نەزۆکی کە ئێمە ئێستا من باسی تەکەیوسەکەم کرد چونکە بەڕاستی لە وڵاتی ئاسیا کە ئێمە ئەگرێتەوە زۆربەی با بڵێن مەناتقی با بڵێن شوێنە شاخاوەیەکان کە ئێمەین شوێنە ناوەندەکان، هەروەها بەشێک لە شوێنە جەنوبیەکانی وڵاتی خۆمان با بڵێن ئەم حاڵەتەی زۆر زۆر تیا بەدی ئەەکەین، خاستن لە کچی ئێستا. هۆکاری نەزۆکیەکان ئەگەڕێنەوە بۆچی؟ یەکەم هۆرمۆنەکانمانە کە باسمان کردێکە لە نمونونەکان تەکەیوسە. دووهەم جیهازی با بڵێن ژنەکە خۆی با بڵێن ئێمە بێ لە هێلکەدانێکی مەزبوطەوە بێ، بۆریەکی مەزبوط، ڕەحمێکی ڕێکوپێک کە قەبارە و شتەکەی مەزبوط بێ، عونقێکی ڕەحمێکی مەزبوط بۆ ئەوەی مناڵ دروست بکات. هەروەها مەبەستمان چییە؟ ئەگەر بۆریم گیرا بێ مناڵی تیا نابێ، ئەگەر ئیشی هێلکەدانم مەزبوط نەبێ مناڵی تیا نابێ، ئەگەر ڕەحمەکەم گیرا بێ بەگرێ بێ بە زیاگۆش بێ بە تێکچوونێک بێ لە دیوارەکە خۆی مناڵم نابێ. چارەسەرەکرێ بە خۆشبەختانە زمانی ئەو سابا بڵێن لە کۆنەکانە وەکو بیستومانە لە نەخۆشە کۆنەکان زۆربەی نەبووە بەداخەوە ئیستەکەیان بۆ لامان تەمەنی 50 ساڵی تێپەڕانوە یان 45 ساڵی تێپەڕانوە ناتوانێت هیچی بۆ بکەیت، کە ئەمە پێشتر ئەبوایە مەسەرەن بە نازوور چارەسەر کرایە، کە ئەبوایە پێشتر مەسەرەن بە لەوانەیە بە شتێکی بەسیط چارەسەر بووە، بەس ئێستا الحەمدولله شتەکان پێشکەوتووە و توانی ومانە ئێمە هەمووی بێنینە وڵاتەکەی خۆمانەوە بە خۆڕایش. مەبەستمان چێ بە خۆڕایی؟ لەوانەیە یەک عملیاتی ئەوانە لە دەرەوەی وڵات دەفتەرێکی تێبچێت، بەس لێرە ئەوەی تێناچێت بۆ میلەتی خۆمان، چکە بەڕاستی تەندروستی لای ئێمە زۆر بێنرخە، زۆر زۆر بێنرخە. مەبەستمان چێ بێنرخە؟ گەورەترین و مهمترین شت بۆ ئینسان خۆی تەندروستیە. باشە دکتۆر، یعنی ئەبێ مەسرەفێکی زۆر باشی تیا بکرێت. مەبەستمان چێ لێرە کە نەخۆش ئەڵێ مەسەرەن دانیشێ لەگەڵ تا مناقەشەی پارەت لەگەڵا ئەکا، ئیشی دکتۆر بە پارە ناژمێرێ، ئیشی دکتۆر زۆر زۆر لەوە گەورەترە. باشە دکتۆرە، بۆ منە ئافرەتێک دووگیان بێت چ کاتێکدا دیاریکراوە بۆی مناڵی بێت، بۆ منەگەر بێت و ئەو بەروارێک کە دایەنێت بۆ منە لەو بەروارەیە من مناڵمە بێت، گەر بێت و لەو بەروارە زیاتر تێپەڕێت، هۆکارەکەی بۆ چێگەڕێتەوە؟ ئەو هۆکاری مناڵبوونی دواکەوتنی بۆ چێگەڕێتەوە؟ ئێمە باسمان کرد هۆکارەکانی وابزانم هۆکارەکانمان وتمان هەو مشکلەی هێلکەدانە، مشکلەی بۆریە، مشکلەی ناوڕەحمەکە خۆیەتی، بەڵام ئەم دووگیان بەڵام ئێمە با بڵێن تەمەنەکانی کە ئەبێ مناڵبوونی تیا ڕووباچ تەمەنێکە. ئێمە 20 ساڵ بۆ 35 ساڵە، یعنی یە بۆ لای من 20 ساڵ کەمترە، جەنابی 5 ساڵە شووی کردووە
بە مناڵێ نەزۆکم ئەوە نەزۆک نییە ئەبێ دوای 20 ساڵ من هەوڕی حەملی لەگەڵا بم بۆ چووکە تێک و پێکارێ ئەمە ئەڕۆن هەنێک کەس لەوانەیە دکتۆر نەبێ ئەوەی دەستکاریەکە ئەڕوا کورتاجێکی بۆ ئەکا ئەمە هەتای ئەناڵێنێ بەدەستیەوە تێگەی چۆنە کورتاجەکە چیەکە ئەم دیوارانە ئەلکێنێ بە یەکەوە کە ئێمە پێی ئەڵێن ئەشێرمان سندرۆم کە نایڵە پیتاندنی تیا ڕووبا ئەو ڕەحمە جارێکی تر باشە دکتۆرە با بەسی حاڵەتێکی تر بکەین ئێمە هەندێک جار کەسانێک ئەوسەرگیری دەکەن 8 ساڵ 9 ساڵ منداڵیان نابێت دوای ئەوە منداڵیان دەبێت ئەمە ناچێتە قاڵبی نەزوکیەوە کاتێ ئەمان ئەتوانن منداڵیان بێ بەس ئەم حاڵەتەمان بۆ بکەیت چی شتێک وا دەکات کە خانمێک چەند ساڵێک منداڵبوونی دوا بکەوێت لە هەمان کادا نەزۆکیش نەبێت کێشەی نەزۆکی نەبێت ئێمە ئەزانی چۆنە مستحیلە کێشەی نەزۆکی نەبێت تەکید هەیەی هەمانە خۆی دوایەخە مەسەلەن خۆی بەرنامەی داناوە ئەڵێ من 4 ساڵی کە من مناڵمە بێ من خوێندنم هەیە ئەبێ کولێکەم تەواوکەم 4 ساڵی کە بۆ 28 ساڵی من مناڵمەوێت ئەم 24 تەخەڕوجی کردووە ئەگەر بینە سەر ئەم بابەتە مناڵ بوون ئەوە نییە کە تۆ بڵێ کون فەیەکون بەس خی گەوراڵێ کون فەیەکون بۆیە لە کچەکانە پێش ئەوەی بڕیاری ئەوە بن کە من زەواجکەم و منعدانێم بۆ خۆم ئەبێ سەردانی دکتۆرکە ئەوەی بزانێ مشکلەکانی لەکوێیە بۆی ئایا ئەم کچە بتوانێ دوای زەواج خۆی هەڵگرێ کەوا ماوەیەک نەیەڵێ مناڵی ببێ ئایا لەشی ئامادە ئەبێت بۆ مناڵبوون دوای ئەوە تێگەی یعنی بۆی ها نەڵێ وەڵام من خۆم خەتای خۆم بووە منعی طەبیعیم کردووە خەتای منع طەبیعیەکە بووە کە نەبووە شتی وامان نییە یان حەبی منعی بەکارهێناوە وەڵا خەتای حەبە منعەکە بووە نەیەڵاوە من حەمل بم شتی وامان نییە بەڵام چیمان هەیە لێرە یە لای دکتۆر پێشەوەی زەواجکە یان کاتێک کە زەواجی کردووە لەگەڵ مێردەکەی خۆیان دێ بۆ لامان گفتوگۆی لەگەڵا ئەەکەین موعیدێکی تایبەتی بۆ دانێن چاودێری ڕەحمیەکەین هێلکەدانیەکەین سەیری ئەەکەین بزانین ئایا داینین بۆ ئەوەی هەڵی گرێنەی بێتەوە بۆ ماوەیەکی دیاری کراو یان نە پێی بڵین مەنعمەکە چکە بە کەڵک نایی هۆرمۆناتی مشکیلەیە نایەڵێ ئەو حەملە ببێ ئەوەیش نەبێ شتێکی تایبەتی بۆ دائەنین کەوا دوا ڕۆژ یارمەتی بە کە ببێت ئیسەیەکە لە نمونونەکان چییە ئەوەی کە باوە لە ناو خەڵکەکە ئەڵێ وەڵام من حەبی منع وەرگرم قەت مناڵم نابێتەوە شتی وامان نییە ئێمە حەبی منع خۆی چارەسەرە بۆ حاڵاتێک کە تایبەتن وەرگیراوە با بڵین لە جیهانەوە کەوا ئەگەر لە ماوەی 5 ساڵ زیاتر وەریگرێ حاڵەتێکی نەزۆکی تایبەت کە ئێمە پێی ئەڵین ئندۆمەتریۆسس چارەسەر ئەبێت و چوەخت بەجێ هێڵە احتیمال هەیە حمل ببێت چکە هورمۆناتی ڕێک ئەخاتەوە و هەروەها لە حاڵاتی تەکەیوسە تەکەیوسێک کە سوور بزانم من ئەمە با بڵێن عادەکانی منتەزەم نییە عادەکانی باش نییە بە پێی پێویست هێلکەدانی باش نییە با بڵێن لە شولاری باش نییە تووکێکی زۆری هەیە قەڵەویەکی زۆری هەیە من ئەبێ چارەسەرانە بکەم اینجا من دانیشم پێی بڵێم نابێ مناڵت ببێ نابێ ئەوە ببێ بۆیە ئەبێ سەردانکەن و بڕیاریان لێبین باش بۆ منە کچێکی گەنج کە زەواجەکە تەمەێنێکی کەمی هەیە بەڵام لە هەمان کاتدا ئەشێوێت لەگەڵ هاوسەرەکەشە مناڵی بێت بەڵام مناڵیان نابێت تەمەنیشی لە هەمان کاتدا بۆ منە 20-21 ساڵ ئەمە بۆچی ئەگەڕێتەوە تەمەێنێکی کەمیشی هەیە و بەڵام مناڵیشی نابێت بەڵام بەدەر لەوەی کە نەزۆکی نەبێت کێشەی نەبێت کێشەی نەبێ ئێمە باسمان کرد مشکلەکە بەس ژن نییە پیاویشە یعنی ئەبێ فەحسی هەردوو لا بکرێت یعنی ئێستا ژنەکەیەتە پێشەوە فەحسەکانەکە بەڵام پیاوەکە نایەت لە مجتەمەعی ئێمە پیاوی ئێمە تەقبولی ئەوە ناکەم احتیمالە لە جیلە تازەکانمان زۆر باشتر بن جیلە تازەکان تەقبولی ئەوە ئەکەن زۆر بە فراوانیەوە یەنە پێشەوە فەحسەکانەکەن چونکە تێگەیشتنێک هەیە لە مەوزوعەکە کەوا دەرکەوتووە کەوا ئەبێ پیاوەکەش بێتە پێشەوە لە سا هەفتای نەزۆکیەکان پیاون یعنی واتە ئەبێ پیاو بێتە پێشەوە جا ئێستا چووکە شتەکان گۆڕاوە نازانرێ هۆکارەکان چییە ئایا مۆبایلە ئایا لەیزەرە ئایا جیهازەکەیە ئایا خواردنەکانە ئایا شێوازی ژیانەکەیە نەزۆکیەکە زۆر زیای کردووە لە هەردوولا زۆر باشە دکتۆرە با بەسی ئەو بکەین هەندێک جار کەسانێک وەکو لە پرسیاری پێشوور ئاماژەم پێکرد ماوەیەکی زۆر منداڵیان نابێن دواتر کە دووگیان دەبن زوو منداڵەکەیان لەبەر ئەچێت زوو منداڵەکان لە نێو سکیاندار نامێنێتەوە ئەمە هۆکارەکەی چییە؟ ئەی ئێمە باسمان کرد ئێستا هۆکارەکانی لە باچوونیەتە پێشەوە اینجا کە ئێمە ئەڵین تەکەیوس یە بۆ لای من مەسەلەن قەڵەوە 100 کیلۆیە ئەیوەسکی ببێ
ئەم قەڵەویە مناڵەکە لەبارە بە ئەم تێکچوونی هۆرمۆنانەی لە لەشیا هەیە مادەی هەڵگرتنی مناڵەکەی کەمەکاتەوە بۆیە ئەمە طبعا لە عمرە طبیعیەکان کە 20 ساڵ بۆ 35 ساڵ ئەمە بەسمان تەکەیوسەکە هۆرمۆناتی تێکەیە ئەبێ بە چاودێرێکی باشەوە مەسەنەن گوێی نایەتێ لە کاتی دووگیانێکە ئەڕوا مەسەنەن مادەی خواردنێکی قورس بەکارێنێ شیرینی زۆرترە خوا وای لێ ئەکا احتیمال لە شەکرەی بەرز ببێتەوە ئاگەیشی لە خۆی نییە شەکرەکە مەرج نییە بە خوێن دەرکەوێت تەئسیراتی لەسەر مناڵەکە ئەبێ کە خۆی ئەسڵەن لە خوێنیایەتی دایکەکە بەهۆی تەکەیوسەکەوە ئەوە نمونەیەک نمونەیەکی ترمان هەیە مەسەرەن دووگیان بووە جارە دوو جار سێ جار لە بارچوونی هەبووە کێشەیەکمان هەیە ئەمە لە ناو شێوازی ڕەحمەکە خۆی بۆیە ئەڵێن ئەبێت جیهازەکە کامل بێ یعنی ئەم کۆ ئەندامی زاوزەیە ئەبێ ڕێک بێ من خوای دروستی کردووە هێلکەیەکی باش بێت بۆریەکی فراوانی پاک بێت وەرگیرێ هەروەها ڕەحمە پاکەکە بێت کە فراوانیەکی طبیعی خۆی هەیە هەروەها عمقی ڕەحمەکە هەروەها کەوا با بڵێن وەرگرتنی تۆی ئەم پیاوە و چوونە ژوورەوەی اینجا مهمترین شت کە ئەم با بڵێن مەوزوعی پیتاندن بزانن ئەم خەڵکە چۆنە یعنی میلەتی ئێمە تێبگا لە پیتاندن چییە جووت بوون چییە پیاو لەگەڵ ژنێکە تۆی ئەم پیاوە ئەڕواتە ژوورە و ئەچێتە ناو ڕەحم هێلکەکە ئامادەیە ئەتەقێ لە 12 یان 14 عادە یەتە ناو فالوبیان تیوب کە بۆری مناڵانە لەناو ئەم بۆریە چاوەڕێ ئەکە ئەم هێلکەیە چاوەڕێکردنی ئەم هێلکەیە بۆ چەندێکە 24 ساعت 36 ساعت 48 ساعت بە پێی قیاسی هێلکەکانە قیاسی هێلکەکانی 16 بۆ 24 ڕوا یعنی لە 16 قیاس بۆش 24 قیاس ئەمە مناڵی تیا ئەبێ ئینشاء الله اینجا ئەم تۆی پیاوە ئەبێ سەرکەوێ بڕواتە ژوورەوە بڕواتە ناو بۆریەکان پیتاندنی تیا ڕووبات بۆیە ئەبێ بۆریەکەم سەلامەت بێ بەشێکی فراوانی ناو ئەو بۆریە پیتاندنەکەی تیا ڕوایە لە مەرحەلەیە کە ئێمە پێی ئەڵێن مایتۆتێک فیگەر یعنی زیابوونی دروستبوونی با بڵێن پیتاندنەکە کە ڕوئەیە ئەبێ بە خانەکان خانەی 2 4 8 16 48 تا بەرەبەرە ئەبێ بە مناڵێکی تەواو و یەت لە ناو ڕەحما دروست ئەبێت و دائەنیشێتیایە کە وێڵاشێک دروستەکە کە مناڵەکە دروستەکە کە دڵی مناڵەکە دروستەکە ئەمەیش بە 6 هەفتە بۆ 7 هەفتە ئەبێ دەرکەوێ بە سۆنەت یعنی هەر خەلەلێک لە دروستبوونیان لەو مەرحەلەیە ئەمە پەیوەندی هەیە بە دایکەکە خودی خۆی کە جۆری هێلکەکەیەتی بە باوکەکە کە سپێرمەکەیە بۆیە ئەبێ هەردووکیان سەلامەت بن نەخۆشییان تیانە بێ کە پیتاندنی تیا ڕوویە بۆیە زۆربەی ئەڵێ مەسەلەن ئەڵێ سکم کرد 5 هەفتە بوو 6 هەفتە بوو دڵی نەیە لێ نەیە ڕێک هاتە خوارەوە ئەوەیەکێکە لە نمونونەکان کە پەیوەندی هەیە بە جیناتەوە کە ئەبێ ئەم جیناتە ئەم کرۆمۆسۆمانە ئەم توخمانە ئەبێ باش بن یعنی چاو بۆ چاو چاوکە سەلیم بێ لەش بۆ لەش لەشەکە سەلیم بێ مێشک بۆ مێشک مێشکەکە سەلیم بێ ئینەیەکی تیا بێ غێر طبیعی دەرەچێ غێر طبیعیش لەو مەرحەلەیە لەبار نەچێت دوور بێ بە نوقسانی دروستە بێ دوای ئەوەمان هەیە بەڵام مەسەلەن ئەڵێ بە من وڵا دکتۆرە سکەکە کەم تقریبا 2 مانگ بۆ 3 مانگ و لەبار نەچێت ناگەمە 3 مانگ ئەمە پەیوەندی بە چیەوە هەیە احتیمالە مشکلەم لە خوێنە هەبێ احتیمالە مشکلەم لە ڕەحمەکە خۆی هەبێ بۆیە زۆر کات ئەڕۆین بەرە نازۆر و فەحسی تایبەت دکتۆر باس لە پرۆسەیە کرد کە تاکو مناڵەکە لە سکی دایکەکەیدا تا گەورە دەبێت دەکرێت هەر ئەو وادەیە بێت ئەو دایکە منداڵی بێت کە بۆی دیاریکراوە بەشێکیان لە وادەیە دووە ئەکەوێت ئەمە هۆکارەکەی چییە یان بەشێکیان پێش ئەکەوێت ئەگەری هەیە لە حومانگی بە یاخود هەومانگی بەولاوە مناڵبوونت باس کرد مناڵبوون هەر مناڵبوونێک ڕوو بە پێش 22 هەفتە ئەمە ناڵێن پێ مناڵبوون ئەمە لە بارچوونە دوای 22 هەفتە عالەمیان ئەمە لە مناڵبوونی پێ ئەڵێن دوای 22 هەفتە مناڵبوونی پێ ئەڵێن عالەمیان لەبەر شوشەکان لە وڵاتانی جیهان شوشەی باشیانەیە بۆ بەخێوکردنی ئەو جۆرە مناڵانە بەڵام زۆربەی کات نەبەکامە بن و باشترە طبعا گەشەی خۆیان ببەنە سەر تا تەواوە بن مناڵبوونمان هەیە لە دوای با بڵێن لە 28 هەفتە ڕوەیە یان لە 32 هەفتە ڕوەیە یان لە 37 مەبەستمان چییە لە 6 لە 7 لە 8 لە 9 کەیش کە من ئەڵێم مناڵبوون مەبەستم ئەوەیە ئەبێ
ئاساییە بڕوا تا چلە زۆر کات دایکەکە باش بێ مناڵەکە باش بێ ئەتوانی چانسی هەفتەیەکیش لەم بەسەر ماوعیدەکە بۆ داینێن بۆ ئەوەی چاوەڕێی سروشتی کەم ناڵێن بەس کێشەم نەبێت لە دایک و مناڵەکە بەڵام زۆر کات ئێمە لە چی ئەترسین مردنی کتوپڕمان هەیە لە دوای 38 هەفتە ئیتر بە هەر هۆکارێک بێ ڕوئەیە بۆیە زۆر کات بە پێی حاڵەتەکان مەترسی چاوەڕوانیمان هەیە بە پێی هینەکان کە بڕیاریان لێ ئەین لە بارچوونەکانی کەوا با بڵین دوای سێمان کە ڕوئەیە پەیوەندی بە ڕەحمەکە خۆی هەیە پشتیش لە ئەبێ بیدورمەوە بۆیە هەڵیگرێ بچێت تامانی خۆی هەنێ کات بۆ هەنێ ئەیبێ پێش حوتە ئەوە پشلێکەیە کە ئێمە لە ناوخۆمانە ئەو شتە باوە کە عونقی ڕەحمەکە یان قەبارەی طولی ڕەحمەکە کورتە بێتەوە ئەبێ بە 3 سانتیم کەمتر ئەمە ئەبێ من بیدورمەوە بۆی هەڵیگرێ بۆ ئەو کاتە هەروەها هۆکاری هەوکردنمان هەیە هەوکردنەکان هۆکارن بۆ مناڵبوونی پێشوەخت بۆی ئەبێت چارەسەر لەم لاو لەو لایش ببێ بێجگە ئەوە مشکلە لە خوێنمان هەیە مشکلەکانی خوێن مەبەسمان چییە ئەم دایکە ئێمە پێی ئەڵێن ئەنتی فۆسفۆلیپید سندرۆم یعنی تەخەثوری خوێنی خۆی هەیە ئێمە لە ناو خۆمانەکەەوە باوە لە ناو هاوڵاتیانە کە ئەڵێ خەسبوونەوەی خوێن کە ئێمە بە چی دیاری ئەەکەین بە نیشانەکان کە لە نەخۆشایە بە حاڵەتەکەی کە لە نەخۆشەکان ڕوویاوە ئایا بە لە بارچوون بێ پێش ئەوەی بکاتە سێمان ئایا بە مناڵبوونەکانی پێشوەختی بێ ئایا بە کەمبوونی ئاوی مناڵەکە بێ ئایا بە تێکچوونەکان بێ ئەمە بە پێی ئەوانە چارەسەریانەکەی باشە دکتۆرەگەر لەسەر لە بارچوونەکە بمێنینەوە لە چ تەمەنێکی کۆرپەدا لە سکی دایکدا بێگومان ئەگەری لە بارچوون کەم دەبێتەوە یاخود نامێنێ لە چی تەمەنێکی ئەو کۆرپەیەدا بڵین زۆنی خەتەر کەیە چی قۆناغێکی مەترسیدارە بۆ لە بارچوونی بالنسبە بۆ مناڵی یەکەم وا باشترە ئاگای لە خۆی بێ چکە ئەم دایکە نازانی جارێ چۆنە مە بەسمان چێ لێرە ئێمە ناڵین دووگیانی نەخۆشیە واتە مەبەسمان چێ لێرە یعنی ئێماڵین ئیشی ماڵی خۆت بکە گەڕانی خۆت بکە ئیشەکانی تر بکە بەڵام مەڕۆ هەڵپەڕی چی چوون احتیاجیە طبیعیەکانە توانێ بەس بە قورسی و شدت نابێت سێمانی یەکەم خەتەرە سێمانی ئەخیریش خەتەرە سێمانی یەکەم ئەگەری لە بارچوون هەیە سێمانی ئەخیریش ئەگەری مناڵبوون هەیە بۆیە نەخۆشمان هەیە مەسەلەن ئەیوێ سەفەرکە ئەبێ هەنێشتی تایبەتی بۆ دانەی بۆی بێڵی بچێتە سەیارەوە یا تەیارەوە کەوا نەیەڵین مناڵبوونەکە ڕووبە ئەوە ئەی پارێزێ اینجا هۆرمۆنەکانی بوون و لە دایک بوون پەیوەندی بە مناڵەکە خودی خۆی هەیە مەبەسمان چییە دایکەکە خوڕپەیەکی پیا بێ حاڵەتێک ڕووبە گومان هەیە کە ڕەحمەکە بکرێتەوە ببێت ڕوویاوە مەسەلەن بە خەفەتێک کەوتۆتە سەرژان بیستتانە بینیوتانە لە فلیمەکانە هەمووی ئەو شتانەی تاییان با بڵێن بە حادیسەیەک سیارە بێهین بێ ڕێککەوتۆتە سەر نەزیفی و ناچار ئەبێ دایکەکە ڕزگارکەیت و مناڵەکە ڕزگارکەیت ئەم حاڵاتی با بڵێن بوونەکان کەوا خەتەریاتیان لەسرە ئەوە ئەبێ بەڕاستی چاودێریانکەین یەکێ لەوانە وێڵاشی پێشوەختە یەکێ لەوانە مەسەرەن ئەوانەی کە دووبارە بوونی لە بارچوونیان هەیە ئەوانەی کەوا مناڵیان بۆ نامێنێ ئەوانەی مناڵبوونی پێشوەختیان هەیە ئەوانە خەتەرەکانن کە ئەبێت چامان لێ بێ بەس ئەوە نییە کە بڵێ پێی وەڵڵا نابێ مەسەلەن هەنێشتی تایبەتی ناوماڵی خۆی بکە و ئەمانە ئیلا نەزیفەکان نەبێ نەزیفەکان تۆزی ئەترسی لێیان زۆر کاتیش ئێمە حتا لەبەر ئەو نەجوڵاندنا ئەیان خەینە سەر عیلاجی تایبەت بۆی خەسبوونەوە ڕوونەیە لەلایەن چونکە وێڵاشی لە پێشە گومان هەیە مەسەلەن ببێ بەڵام ئێماڵی نەجوڵێ لەبەر ئەوەی خەسبوونەوەی خوێن ڕوونەیە ئەخێنە سەر عیلاجی تایبەت لە سەرتا قسەکاندا دکتۆرە ئەمەشت زۆر با هۆکارەکانی دواکەوتنی مناڵبوون کرد بەڵام لێرەدا کێشی لەش کێشی ئەو خانمە تا چەند دەوری هەیە لەوەی کە مناڵبوونی جواب بکە یاخو مناڵی نەبێ کێشی لەش زۆر گرنگە زۆر گرنگە یعنی من مەوزوع مناڵبوونی ژنەبێت ئەبێ پارێزی لە خۆم بکەم ئەوەی مناڵی ناوێ گوێی نایەت هیچ مشکلەمان نییە بەڵام کە من ئەمەوێ مەسەلەن سەفەرکەم ئەمەوێ سەفەرکەم ئەبێ جسمم ڕێک بێت جلێکی جوان لەبەرکەم تا بچمە ناو تەیارەکە و بڕۆمە سەر بەحرەکە بۆی بەرچاوی خەڵکەکە بم مناڵبوونەکەی وایە ئەبێ جسمت ڕێک بێ ئەبێ باش بیت ئەبێ تەندروست بێ لە شت اینجا بڕیاری مناڵبوون بی مەبەسمان چیە لێرە سێمان پێش بڕیارانی بەرنامەی مناڵبوونەکەت ئەبێ سەردانی دکتۆرکەی کێشت هەبوو ئەبێ تەنزیم بکرێتەوە کێشەی شتیکە و هەبوو ئەبێ تەنزیم بکرێتەوە هەروەها ئەبێ ڤیتامین و بەهاکان وەرگری بۆ ئەوەی توش نەبین
بە لەبارچوونیان بە نوقسانی باش ئەمە لە چ تەمەنێکە تەمەنی مناڵبوون احتیاجەکان وتمان 20 بۆ 35 ساڵە بەڵام دایکێکێ بۆ لامان 40 ساڵە وەزنیشی هەیە ئەمە ئەبێ بەرنامەی بۆ دانێ ئەبێ بڵێم ئەبێ خوددا بەزێنی 170 ئەبێ بێتە سەر هەفتا بەلایەنی کەمەوە بۆ 72 اینجا من بەرنامەی حملت بۆ دائەنێم بەڵامی خەمە سەر ڤیتامینات و دابەزین باشە بۆی ئامادە بێ و ڤیتامینات وەرگێ لەشی و نەخۆشیشی نەبێ لە خوێنیا هیچ نەخۆشیێک بۆ بوونی ئەو مناڵە یعنی لەشی تەندروست مناڵی تەندروست باشە دکتۆر لە هەموو قسەکانماندا تۆ بەشی لە هۆکارەکان بۆ هۆرمۆنات دەگەڕانەوە چی شتێک کرێ بۆ ئەوەی هۆرمۆناتی جستە تێک نەچێت تووشی گرفت نەبێت و دوجار تووشی گرفت لە خۆت و لە منداڵەکەشدا نەبێت هۆرمۆنات هەر لە سەرەتاوە دیارە قەڵەوبی مشکلم هەیە تووکم هەبێ مشکلم هەیە تێکچوونم هەبێ لە عادەکانمە مشکلە هەیە ئەی بۆی ئێستا باسمان کەوتمان سەردانکەن تێکچوون لە سووری ماگانەدا تا چ ڕادەیەک ئاسایبوون لە چ ڕادەیەک ئەتوانی بڵێ ئەمە مەترسی هەیە و ئێستا چۆن زیابوونی کێش کێشەیە کەمبوونی کێشیش کێشەیە هەمانە 170 وەزنی 50 ئەمە عادەقەت بەڕێکی ناشوات باسیشم کردووە لە پەیجەکەمە ئەگەر نەخۆشی خۆم ئاگیان لێتی دانیشە ڕاضەکە جمناستیکە نازانم چییە ئەمانە هەمووی تەسیرەکاتە سەر پێوەکەوتنی عادە و ناڕێکی لە عادە نۆرمال ڕێنج بۆ یعنی با بڵێن طبیعیەکە بۆ عادە 22 ڕۆژ بۆ 35 ڕۆژە و بێ ماوەکەشی 3 ڕۆژ بۆ 8 ڕۆژ بێ لەوە کەمتر لەوە تێپەڕێ لەوە هین بێ ئینەیەکم هەیە لە مەوزوعە بەدەل لەوانەی کە دڵنیام هیچ عیبێکیان نییە ئەوە ئاساییە 4 مانگ جارێک بشوە 6 مانگ جارێک بشوە عادیە بۆ کامە ئەوەی کە سەرەتا من سک دەست پێ قەزم لە مناڵیەوە ئەچێتە قۆناغی بلوغ مەبەستم چییە ئەو کچانەی کەوا 14 ساڵە و ئەچێ بەرەو 18 ساڵ ئەمە هێلکەکانیان بە کەڵکی نەعادەیەکی تەواویە وەگەر بێشم بەش و ئەمە مناڵی نابێت چکە هێلکەکانی بە کەڵک نایە لەبەر ئەوەی لە مەوعیدەکانیان مەسەلەن تێپەڕێ 4 مانگ جارێ تا ئەوەنە لەشی ڕایە لەسەر دروستبوونی عادە هەروەها ئەو ژنانەی کە بە تەمە نائەچن ئەگەڕێنەوە ئەو قۆناغەیەک جاریکە مەسەلەن دوای 40 ساڵ بێ دوای 45 ساڵ بێ بە پێی نەخۆش هەمانە 30 ساڵە وەستاوەتەوە هەمانە 40 ساڵە وەستاوەتەوە 45 ساڵە وەستاوەتەوە ئیتر بە پێی قۆناغ بە پێی بنەماڵە زۆربەی ئەوەستێتەوە هەمانە شازیشە یعنی لە پڕا ئەڵێ وڵا دکتۆر 25 ساڵم عادە ناشۆم 20 ساڵم عادە ناشۆم ئەمە ڕێک لە مێشکەوە لە غودەوە هەمووی وەستاوە هەمانە تازە زەواجی کردووە هاتووە کە فەحسی بۆ ئەەکەین ئەوەمان هەیە کە فەحسی بۆ ئەەکەین دەرکەوتو ئەو حاڵەتەی هەیە جاورە ئەوە منع بکات دوای 4 ساڵێکەیە بۆ لای تۆ ئەڵێ وەڵا من خەتای منع طەبیعیەکەم بوو نازانێ خۆی ئەسڵەن کێشەی هەبووە پێشتر ئەوە مشکلەکەم لەویا بووە اینجا باسی منعەکان بکەین ئێمە من بەرنامەم هەیە بەرنامەی عالەمیمان هەیە بۆ دووگیانی عالەمیان 5 ساڵ جارێکە بەس وڵاتی ئێمە تەحملی 5 ساڵ جار ناکە یعنی 5 ساڵ جارێ بڕیان مناڵ ببێت 2 ساڵ جارێ مناڵیان ببێ خوای کرد بە عملیاتیش بووە هیچ مشکلەیان نییە بەرنامەکە داینێ 2 ساڵ جارێ 3 ساڵ جارێ مناڵە خەمەوە تەمەنەکانیان متەقارب بێ و تەواو نەک من مناڵەکەم بووە بە 15 ساڵ وەڵا ئیستا بیرەکەمەوە لە مناڵی تر ئەوە بێ بەرنامەیە نابێ وابێت چکە کەی بۆ لامان هیچ نەماوە ناتوانین دەستکاری هیچ بکەین یانە ڕوا چی ئەکا لەولە بێک دائەنێ مناڵمان ناوێتەوە دانێ بۆ 4 ساڵ 5 ساڵ 10 ساڵ وەڵا دقەی چێکەبایەکێک بێ یەک دانێکە من حەزم لە مناڵیکە نییە دوایش کە نایبێ دانەکەی تر وەڵا هینا خەتای خۆم بوو تەخیرم کرد ئەی طبعا تۆ نەکش بزنس بەس بۆ ژنەکە بۆ پیاوەکەش هەروەها تااقەتت وا ئەمێنێ تۆ 40 ساڵی تازە مناڵم بۆ ئەخەیتەوە ئەمێنی تا 40 ساڵی کە بە خەویکی باشە دکتۆرە ئەو پێشنانە چیەکە ئافرەتێک پێش دووگیانی پێویستە ئەنجامی بدات پێویستە لە ژیانی خۆی داڕەچای بکات وەکو چی یانی وەکو ئەبوون ئافرەتێک پێش دووگیانی بێ ئەستەمی ژیانی چۆن بێ ئەستەمی خۆراکی چۆن بێ پێشینەکان چی بێ ڕێنمایەکان چۆن جێ وا بزانم لە چاوپێکەوتنە پێشۆکان و لە پەیجەکانم زۆربەیم باس کردووە یەکەم لە شڕێکیە خواردنی تەندروستە یعنی خواردنی تەندروست مەبەستمان چییە خواردنەکانی ناوماڵی خۆمانە هی دەرەوە نییە یعنی نوێتێلا کندەرجۆی جبس پەتاتە ئیندۆمی ماکەڕۆنی پاستا با بڵێن پیتزا ئەمانەمووی خراپن هیچی باش نین بۆ هەمووی ئاردی سپیە ئاردە سپیەکان هەمووی خراپە بۆ تێکچوونی هۆرمۆنەکانی لەش خاستان ئێمە
ژن وکو پیاونیە ژن هەستیارترە ژن با بڵێن ئێمە وەکۆڵێن ئێمە ماڵین ئێمە هەموو شتێکین ئەو پشکنیانی پێویستە ئەنجامی مناڵ دروست دەکەی بۆیە بێ جستەیەکی پتەوت هەبێ ڤیتامینەکان و بەهاکانی لەش ئەبێ پتەو بێ مەبەسمان چێ لێرە من کە فەحسێکم کرد هەموو شتێکم بۆ دەرکەوت کە چۆنە مەسەڵەن غودەم هەبوو چارەسەرم بۆ دانا ڤیتامیناتێکی نەقص هەبوو بۆم دانا دی بێ کالسیۆم بێ با بڵێن مگنیسیۆم بێ زینگ بێ بە پێی پێویستی لەشی دەرکەوتووە هەنێ ڤیتامینی کەم ئەگەر لە لەشانە مێنێ هۆکارە بۆ با بڵێن نەزۆکی بەس ئەوەی بیتێ زۆر کات حملەکە ئەبێت بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆرە سمایە عەتا پسپۆڕی نەخۆشیەکانی ژنانم ناوبن سپاس بۆ ئەمەدە سپاس بۆ ئێوەش